الو جملتك هاكا ناتوان برا امر ايشي دايرم هي دي خو حافظ باش هو هاتم دان مرشوم كورنان حاسب انا ادري انا دروم حما ورا كورناني بخو امش دست نزل بورم دروم دوا رسي كاكا تشاو نبينتو او جوري ياسا لي شويه يا ساكو ولا ملاته هي بابا من حقم تشي بسر او جوري ياسا امزايك ماو كاكا جاخو مشكلة دنيام هي دنيام لي الله بخير مش متقيتو بازم لنا هني برا لا توماس وتر مواش ناكم برا مليون دينار قربان ما امزام هي توزك بفلم من تمو بخيت كاكلو عزلتات وتسقوا ما واخود بمن دادا باني باش قربان جا والله امزاك ما وزق ضرورم كاه او تعالوا او نا او كلينكس ها حوشة ها حشتر ها حيدر فني ها بشمين مدار داي بحيثيت بجمينك او انا بخانه او شيء من امر طوب نابت كاكا ادوتسيا بوس بين صالحاني يقي دايرتي فقيري وشي ما تقرتيها شاور راسك ميك امزاي جناب ميوتو بينا بزانم تسيا موضوع يقدر تلفونا او راح وسور يقدر عبد الرحمن وسو بوكر عبد الرحمن وبرادر ما بس هلو عبد الوهاب كوي أولودوني ناتبوي لما لي زوجتي كبة ما أخوات كبة هادنك قيمة أوندي تيدا وقيمة قيمة أوندا أوهم كشميشو باوي دس ما جاك مو امزاك دعي تلفونك وبتاع قول زاري مراجع لقر الرحمن عزليتي زور كاكا إيشي توتسيا او تعال قربان بر 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 بريتشي قربانكم بو بري وبرايتي شارواني ايه ري 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 بي 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 ري بي بابا دريقة بيدان ريقة في دانا تلاكا رزا چه رزا والله رزا جيرانك مان هيك كامتا ليلة دشرايا قربان رزا مندي رزا مندي بفا 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 كوا او بفا كورا بفرمون روح او بوني خير موبوت نجاتي بم باشتريش والله أتشاوكم. طاقة مني بۆ بەڕێوەبەرایەتی شارەوانی باوەت ڕێگە پێدان تکایە ڕزامەندی بفەرمونون بەکردنەوەی دوکانێکی تەڕ بۆ ئەمەی کە ناوی لە خوارم نووسراوە ئەتو زۆر عەزەلە دەخینیەوە خراپاوە ئەوە نووسیم باش ڕاوەستە کاکە ڕاوەستە حەق و حیساب هەیە 25 ڕۆژیت کە وەرەوە باشە بۆ 25 ڕۆژی کە ئاخە تۆزەی ویژدانتان هەبێت فڕکانم پێکەوتو بۆ دوکانێکەسە بۆچی نایبێت با بێم لە مدیر ئیمزایکەم و تەواو آخر کاکە ئەوە ئیجراءاتی دەوێ ئەو ڕێ دوورە
ئێستا دەبی ببەمە ئەو غورفەی بەرامبەرمان ئەوێن دەرێتەوە کام غورفەکەی تەنیشتی ئەوەی قناعەکەم دوایەکن سکرتێری هەتا دەگەمەکن مدیری دەوام خلاص دەبی سبەینێ بچمەوەکنی ئەوزە چەند ڕۆژ ڕاوەستم هەتا ئیمزا دەکا 25 ڕۆژ منی داما و نیازم هەیە دوکانێکی تەڕ بکەمەوە جابەز نەبوو نەمکردبووە جەنابی شێبەی مەعاملە دەستکێ سڵقم لێ بکەی بە ناموسم بە حەوی ڕۆژ ناگەتێ نەتیجەی سڵقەکە هەنگۆ زۆر ئانتیکەنە دەزانی کاکە ئەنگۆی هاوڵاتی لووە عەزەلەتانە تێناگەم وەنی وەڵاهی ئێمەی هاوڵاتی ڕووی بابی بابمان ڕەش بێت ئەمە عەزەلەمانە ئەگەر شکاتم لێ نەکردی من پیاو نەبم باش هەتو یەخەم بەردای کوڕە بابە من 20 دقیقە یەخەم بەرداوی ئێدە بڕۆ شکات کە مادەم بۆی ئەزانی لای کێ شکاتی لێکم لە چێ شکات دەکەی لە پەرلەمان لە ئەو ئەندام پەرلەمانەی کە من دەنگم ماوەتێ دیوار بەجێ کەس جێ لێ نەبی پەرلەمان دەوام دەکات لە ئێوە زۆر باشترن زۆر حافیزە دەبی ئامنیش بچمەکن مدیری ئەوە سعات نۆیە هەتا دەگەمەوێ دەبتە سعات 11 برێ مامۆستا ئیجازەم بدێ وارێ مارەسۆنم هەیە باشە کاکە خواحافیز گوێ بگرە تا یەک هەفتەی تر نامەوێت کەس ببینم باشە؟ باشە بەسەر چاو فەرمو بەرز وەڵای چمە لای جەنابی وڵای جەنابی وتویتی تا هەفتەیەک نابێت کەس بێتە ژوور ئاخە من ئیشم پێیەتی کاکە دڵی کوردی نازانی جەناب فەرموویەتی تا هەفتەیەک تر نابێت کەس بێتە لام فەرموو ئیشی هەیە نییە منە چمە ژوورۆ بزانە چی یەکەم وەرە کاکە مەمنوعە نابێت بچێ ژوورە نابێت وازی لێ بنە ڕۆڵە وازی لێ بنە تۆ لە دەرەوە چاوەڕێ بکە بزانم چییە فەرموو چی دەوێ داماوە کەرولاڵیشە وەرە پێشە بزانم چی دەوێ حتەتە سەر چاو منی حاجی مدی حاجی هەلت بەمە ئاتۆ بمەرێ ئەپا ئەمە ناکرێ منی حاجی بەتی ئیکاکە خۆ بەدەست ئێمە نییە کەوتم ناکری ئەنی ناکرێ منی حەدی دیعبلی حتەتە حتە ئێ ناکرێ ئەمە قال ناکرێ منعن پاتە يا حاجة حتى ئێ ناکرێ حتى ما حتى بە هیچ شێوەیە ناکرێت ما حتى مني حاجة هي وسعة ئەوە چی هەڕەشەم لێکەی بنێرم پۆلیس بێ بە شەق بوو بە ساق من هدوة حتى وخيش كل أو كرابة ضلمة ئەمە ساختە چی قسەژەکەی هاي قساكم تكبيرت دنيا كم لا يتوبوا دنيا كم ليه ورقتي توا